سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بەرهەمی خۆمانەی شەربەت. ئێستا مانگی ڕەمەزانە لە نێو هەرێمی کوردستان باسی شەربەتە. خەڵکێکی زۆر ئارەزووی خواردنەوەی شەربەت دەکات. لە نێو شارەکانی کوردستان ئارەزوویەکی زۆر لەسەر شەربەتی خۆمانە هەیە. لە هەمان کاتدا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە شەربەتەکانی خۆمانە زیاتر لە شەکر و لێمدوزی و ئاو پێک دێت. هەرچەندە ئەوان بە ناوی هەنار، پرتەقاڵ، مۆز، تەمەرهیندی ئەو شەربەتانە دەفرۆشن، بەس وەکو هەندێک جار باسی لەوە دەکرد ئەو شەربەتانە سروشتی نین. لەلایەکی دیکەوە خاوەن دوکانەکان دەڵێن ئەو دەنگۆیانەی بڵاو دەبێتەوە دەڵێن شەربەتی خۆمانە سروشتی نین، تەنها دەنگۆن و شکاندنی بەرهەمی خۆمانەیە. دەڵێن ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێ نازانرێ چ جۆرە بەرهەمێکە، نرخەکەشی یەکجار کەمە. دەمانەوێت بزانین جۆر و ناوەڕۆکی ئەو شەربەتانە چییە؟ خاوەنی ئەو شەربەتخانانەی کە لە نێو کوردستان کار دەکەن ڕاو بۆچوونیان سەبارەت بە بەرهەمەکانیان چۆنە؟ پێم بڵێ حاجی ژیانەوە شەربەتت کڕیە؟ شەربەتەکە چێکا دەتوان ببینم؟ شەربەتی مێوژە؟ بە ناوی مێوژت کڕیە؟ بە چەند کڕێ و دەبەیە؟ 2000 دینار. باشە و تو دڵ نییە ئەوە مێوژە؟ ڕاش دەچی؟ ڕاش دەچی ئەوزا من ناتانم تاکیج برێم هەوە ناشوانم برێم هەو نییە. ئەو نییە. بەڵام تەسەوڕ دەکەی ئەوە ئەگەر مێوژ بیتن بە 2000 بدرێتن بەخەڵ دەرێ پێشان چەند سار و دەیفرۆش بە 2500. ئەلعام بە 2000 دا. دوای شەربەتی وەی بەناوبانگ بوو. بەناوبانگ بوو. باشە تۆ پێم بڵێ ئێستا ئەوە نە تاریخی لەسرە. نازانی کەی دروست کرایەوە؟ ناوەڵڵا. ئێستا ڕەمەزانە خەڵکێکی زۆر شەربەت دەکڕی. چ جۆرە شەربەتێکی سروشتی هەیە؟ خاستە ئەوانەی کە لە ناو خۆ دروست دەبیانەوەی لە دەرەوە دێ. بەخوای سروشتەکان زیاتر ئەو شەربەتانەیە. خۆمانە سروشتیان بێگانە. وەڵا حتمەنی خۆمان زیاتر باوەڕ پێکراوە یان بێگانەش خەڵک پێ دەرێەوە تەبیعیشە لەوانەی زاروێ نایکڕێت. متمانەی پێ نییە. سعرەکەشی تۆزەگران. باشە ئەوەی خۆمانەیە؟ بەڵێ. ئەوە چی ئێستاەوە؟ شەربەتی چیەوە؟ مێوژەوە. مێوژە؟ ئەسڵ مێوژە؟ ئەسڵ ئەسڵەکەینی. ئەتوکە کەسێک دێ ئەوەی دەکڕی. گرنتی ئەوەی دەدێ ئەوە بەس گرنتی نەخێر. گرنتی نادێت. باشە. ئەوە چۆن بە کوالیتی کۆنتڕۆ تێپەڕیوە ئەوە وەڵاهی ئەوە مێوژ دروستکرا تەندروستە سەلامەتە خەڵک تووشی نەخۆش. ئەمە ئەوەی نازانین چکە کە لە معاملەی کە دروست دەکرێت لەو مرەتەباتی کە لە بۆمە دێ حتمەن ببیت چاودێریەک لە سەریان هەبی ئەگەر نا یعنی تۆ لە مرتەباتەکان دەکڕی. چەندە ڕاستە دەگوترێت ئەمانە سروشت نینە تەنیا لە شەکر و لە لێموندزی دروست دەبێت. ئێمە وەکو مرتەبات لە ساری هەفتەیەکانەوە ئیش دەکەین بە کوالیتیی بەرزەوە هەتا هەفتەکانەوە ئێوە شەربەت بڵێ بڵێ هەفتەکان بەردەوام بەردەوامی دەفرۆشین هەتا ئێستا هیچ کێشە و گرفتەی نەسەحیە نە ڕۆژێک گرفتەی مشکلێکمان هەبی یەک تەسەمومی کردبی مشکلێکمان هەبی شەربەتەکانمان هەموو خایەن و باەن و ڕێک و پێک و بەزی ئازی باشە تۆ پێم بڵێ ئێستا لەم لاولەو لە هەندێک گرتە ڤیدیۆیی بڵاو دەبتەوە کورە دەڵێن کاکە ئەوە هەنارە ئەوە هەنارتان داناوە نیە ئەوە هەنارە ئەوە هەنارتان داناوە ئەوە شەربەتەکەش هەنارە وانە یەکتەن هەنارم باشە بەڵام لە ئەسڵدا دەڵێن کورە خۆ هەنار نییە و لێم دووسیە بە ناوی هەنار دەیفرۆ کوالیتی شەربەت لەگە شەربەت فەرقی ئێستا ئێمە لە مێژە ئیش دەکەین لەژێر چاودێری تەندروستی ئێستا لە بۆ نمونە دوونێ هاتن جەماعەتی سەحای و تەندروستی هاتن شەربەتیان بەڵێ هەفتانە دێن شەربەتی بۆ فعز دەکەن فعز دەبن فعسی دەکەن ئەگەر کێشەمان بۆ دروست دەبی بەس لە بازار هەیە کەس نازانی شەربەتەکەی ئیچێ و قەپاقەکەی شەربەتی خراپی شێ و باشە پێ دەکەم کاکە تۆ چ کڕیوە وەڵای دوو مێوژ و دوو پرتەقال و دوو هەنار و بەردەوام دەکڕی ئەمەەوە 3 ساڵیشە لێران ئەلحەمدولیلا یەکەم شەربەتە شەربەتێکی ئارێ وەڵای ڕام لێ ئەی دەڵێن سروشتی نییە چەندە دڵنیە وەڵای کاچێ من جا بڵێ سروشتی بیسروشتی 100 لێ نییە بەس
خۆشنی بڵێم وڵی زۆر خراپی و یان مەسەلە بەکەلێکنێ لە شەربەتەکان دیکە لە هەموو بازاری باشترە يعني پێ دوایە و شەربەتە سەلامەت ئارێ وڵا سەلامەتە. بەڵام بە چ دەزانی سەلامەت خواردیتمەوە چ پێ لێ ناچێ باشە. لە ماڵێ و حیوانە حیوانە زۆر جارێ بەس ئەوە تاریخی لەسەرە ها تاریخی لەسەرە آخر تاریخی زانی خوا تاریخی ئەمە ڕۆژانە دروست دەکەین ئەوە وەکو ئەوەی وایە ڕۆژانە دەباتەوە ماڵێ ئێستا لە بەیانیەوە 2000 ئێمە باشە ئەو ئەوە ئەبەتاری دەکەین. لۆگۆیەکتان لەسەر کەوایە لەسەری هەموو شەربەتێک ئێمە نابینین من وەکو مرتباتی یعنی هەتا ئێستا گرفتمان نەبووە بەرپرسین لە هەر کێشە و گرفتێک ینی لێمان پێم بڵێ ئێستا ئەوە هەنارە ئەوە هەنارە هەمووی لە هەنار دروست بووە ئەوە لە هەنارە دەبی هەنارەکەش فەرقی هەبی نەک هەنار هەیە باش و خراپی هەیە مێوش هەیە مێژی تایبەت هەیە دەرەجێک ئێستا من ئەگەر هەندێک مێژم هەیە لە ماڵێ ئەگە بیفرۆشمەوە قانزازم زۆر زیاترە لەوەی شەربەتەکە بفرۆشم بەس هەڵم گرتووە پێشتر مێژەکان هەموو مێژی چاک زۆر باش بە هەرزە بەڵام هەندێک دەڵێن کاکە وەڵڵاهی ئەوە سروشتی کەمی تێدایە تامی مەواد هەیە بەس تامی خوارد ئەو خەڵکانەی لای مەشربەتی دەبن چەند ساڵەکە مشتری تایبەتی خۆمانێ ئەگەر دەبک کەمێک شتێدابی بە هەرزانترین سعر دەیفرۆشنەوەی زۆرترین بفرۆشێ کەمترین ئیسفادە بکەم بەس کێش دەمانەوێت داوا لە حکومەت دەکەین بڕێک پاڵپشما بکەگە مادیش نەبی داوا دەکەین بیکەینە بۆ بەرهێنان لە دەرێ نییە ئەو شەربەت و ئەو دو ئەو شتانە لە دەرێ نازانین چۆن دروست دەکرێت کو دروست دەکرێت ئێمە هەر کۆچی بی چاودێری حکومەتمان لەسەر یان لە بازار هەیە دەفرۆشی لە ماڵان دروست دەکرێت ختمی پێوە نییە. تۆ شۆفێری پێکەبی و پێش دەچێ بە ڕۆژووبی باشە پێم بڵێ پەیوەندی لەگەڵ شەربەت چۆنە ئەو شەربەتانەی لە بازار هەیە ئی خۆمانە ئی بێگانە کام شەربەتت پێ باش ئەگەر خۆبارەکە هەبێەوە باشە دەتوانانی پیا و بیخواتن و ئیسفای بەڵام ئەوی دیکە من بە ڕێی خۆشەخسمەبوو بە سمۆخی دەزانم شتێکی وانیەوە نایخۆیتەوە نایخۆمەوە لەبەرەوە بە تەندروستی نازانم یعنی لە ماڵەوە شەربەتەکە دانان دانانێ هیچ نە شەربەت دانانم لەبەرەوە پێم باش نییە بۆ دڵی سبووقە بۆ گومانت هەیە لەبەرەوەی چکە تامەکەی کە تامی دەکەیەوە ئەوی هەنارەکەی کە تایم کە تو بیری لێ بکەوە بەس تەنها تامی لە من دزی لێ دەبلەکە ئەوە سۆرەکەیە ئەوە هەنار نییە کەوایە خواردنەوەکەی زیانی زیاترە بەڵێ بەڵێ زۆر زیانی زیاتر لەبەر بەتایبەتی ئەو کەسانەی بە تەمان چونەوەکو من ئەو کەسانی چی دەکەی گەر ئەوانە نەخۆیتەوە چ دەخۆیت ئەوی دەخۆمەوە ئەو باشە ئەلەخوا بەزای ئەوەکە سەرت ئیسراحەت خوا ئەوەی زۆری دایتم ئەوەی لە شەربەتەکە لە هەمووی باشترێت و ئەگەر دەتەوێت تەندروستێکی باش دەبیتن ئەوەکەی بخۆوە ئەوەندە خواردنە دێتە پێشتوی خۆ لەگەر ئەوەکەی تاکی برا ماندوو نەبی خەرێکی کڕینی شەربەتی باشە پێم لەو شەربەتە چۆنە چۆن ینی چۆنەش هەموو کاتێک دەکڕیان هەر ڕەمەزانە شەربەت سەرەتا دەستخۆشی لە کەناڵ بیسار دەکەم ئەمە هەموو مانگی ڕەمەزانان ئاڵودەی ئەم شەربەتە دەبین ئەمن ئەو شەربەتەم زۆر پێ باشترە لە شەربەتەکانی دەرۆی وڵات وەکو تورکیا و ئێران من ئەوەم پێ باشترە کەچی ئێستا لە معرەز و لە ئیسکان و لە جێیەکان شەربەت دروست ئەکەن طبیعی گندۆرەوە لە پێش چاوە سێ مراک چار مراک شەکری تێدەکات نا ئەوە شکستە لۆ خاوەنی ئەم جەیەکە و شەربەتە دەفرۆشی ئەوانە بە ملیۆنەها بە هەزارا شەربەت دەفرۆشن شەربەتە دەبی تێکرێت لۆ کەس دەرنانی شەربەتەوە بە 2000 تۆ بەرگری لە بەرهەمی خۆمانە دەکەیت بەڵێ تۆ پێت وایە بەرهەمی خۆمانە باش ئێستا شەیتیانم و ڕۆژانە تەبیعیەکە دەکڕم بە 7000 دەرناینی باشە تۆ وەکو گەنجێ تۆ باسی دەڵێ بە 7000 سروشتێکە کەوایە تەبیعەکە 100% بە هەفتە و ئەوەی کە بڵێن ئەویت کەش بە 2000 باش ئەمە تاریخی لەسەر نییە چۆن دەزانی ئەمە ئەکسپایر نەبووە ئەمە تاریخی ئەم شەربەتە ئەگەر ناو بەفر ببینێتەوە بە پێڕمایەوەکان بەشی 6 مانگ تا 3 مانگ دەکات دوای ئەمە بەرەمەچی خۆمانەیە هەر مانگ دروست ڕۆژانە خلاص دەبی چی تێگەیشتی لە شەربەت کە ئێواران بە بەردەوامی بە 2000 دەفرۆشە لەسەر سفرەکان دادەنرێت وڵای ڕەمەزانە ئیسان لەفسی لەوە هەموو شتێکی دەچی شەربەت شتێکنی بەزیە وەک ئاوە بەسیە نازم شکل و ئاوە چوای لێ ناگەم پێت سروشتیان پێم شتی زۆر ئەتیادێت زۆرەوە ڕەمەزانە ترسن لێ نییە بڵێن وڵی وەکو ترس نازانم بەزانی بەز خوشتە چیوانیە شەربەت بەس زیاتر ڕەمەزان کەوای تۆ دەکڕی بەڵێ کامیان دەکڕی لیمۆ تەمەرین زیاتر مێوش سەبارەت بە شەربەتی خۆماڵی کە ئێستا لە نێو بازار دەفرۆشێت ئێمە هاتووینەتە یەکێک لە دوکانە گەورەکانی شاری هەولێر ئەمانەی دەیبینن
نمونەی ئەو شەربەتانەیە ینی چێژی ئەو شەربەتانەیە کە لە بازار دەفرۆشێت چەندین جۆری تام هەیە کە لە نێو شەربەتەکان دەکرێت ئەمە دەڵێت تام زەبیب دەڵێت تامی زەبیبە ئەوەی تەمەر هیندیە ئەوە کرامێڵە جووس هیندیە مۆزە واتە هەر بەرداغێکی لەم شێوەیە لەوانەیە چەندین بەتڵ شەربەت بفرۆشرێت کە ئێستا لە نێو بازار خەڵکێکی زۆر ئەو شەربەتە دەکڕێت خەڵکێک پێی وایە کە ئەو شەربەتانەی دەفرۆشێ لە چوارچەوەی کوالیتی کۆنتترۆل تێناپەڕێت تەندروست نییە دەڵێن بۆ خواردن بە کەلک نایە بەڵام خەڵکێکی تر دەڵێ نەخێر ئەم شتە دەنگۆیە هیچ شتێکی لەم شێوەیە نییە ئەو شەربەتانەی دەفرۆشرێ هەمووی بە شێوەیەکی فەرمی لە دەرەوە دێتە کوردستان و هیچ ترسێکی لەسەر نییە تۆ دوکانداری وانە ئەو جۆرانەی کە تۆ تامەکان دەفرۆشێمە چیەمان بۆ خۆی سەبارەت بەو بابەتی مەوادی شەربەت و مەوادی ئایسکرێمە و بابەتانە ئەوە تامی شەربەتە تامی شەربەتە بەڵێ کەوای ئەسڵەکە نییە بڵێنەکە دەڵێ هەنار بەس تامی هەنارمان تامی هەنارە بەڵێ تامی هەنارە ئەوە لێرە دەڵێ سوبخ باودەر بە نەفسەجی ڕەنگە فقط ڕەنگی شەربەتە بەڵێ پێم بڵێ ئێستا ترسێک دروست بووە دەڵێن ئەو شەربەتە تەندروست نییە دەڵێن ئەو شەربەتە بە ناوی هەنار دەفرۆشرێ بەڵام لەوانەیە بەس پەلچی هەنارەکەی تێدا بێ ئەوی دیکە هەمووی شەکرە هەمووی لێمدوزیە هەمووی ئەو ڕنگانەیە کە دەفرۆشرێ لە بازار بەخۆی سەبارەت بە مۆزوعی ڕەنگە یانەوە تا ئەگە بێت بۆ هەنارە بەتەنێ بە وەخت سەر نێپەلک بێ بەخۆی هەناری تەبیعیە بەس دەگە و هەنارە تەبیعیە بەخۆی کابرا لە مەشینەدا بە پەلکەوە احتیمالە نەخورێ یان ڕەنجی نەبێ یان شێوەی وهانادا تێ کابرا تەبیعاتی بە بیخوا کەسا بە خۆت سوبغی مێوژ لەوانێ ئەگەر بێت و شەربەتی مێوژ بگرێ و مێوجی تەبیعی لە مەشینە بدەی ڕەنگێکی ناشیرە لەوانەیە هەپێت نەخێن بڵێ پێم بڵێ ینی بە ویژدانەوە پێم بڵێ ئەو شەربەتانەی لە بازارە ینی سەلامەتن بۆ خۆراک دەشێ بە سوودە ینی خەڵک بە ناوی هەنار ڕەمەزانە کابرا تێنیتی کە چاوی بۆ شەربەتە دەکەوی ساردە ڕەنگەکی جوانەیەک سەر دەیکەڕێ سەبارەت مۆزوعی ویزدان و ئەو بابەتانە ئەو مۆوادانەی لە هەر ڕێکەوە داخلی عێراق دەبێ خاستن لە حدودی برایم خەلیلەوە چ سەبارەت بەو تامانە چ سەبارەت بە سوبغانە هەمووی کوالەتی کۆنتترۆلی سەتاسەتە هەمووی غیزائیە ئەو شەربەتانە دەخۆی تەوێ دەیخۆم یان بە خۆت لە ماڵەوە دروست دەکەی دەیخۆم و سەتاسەتیش بەس دەگەڕێتەوە سەر و شخصی دروستیش دەکات برێن بۆ نمونە تەمەشا دەکەی لە هەولێر چەندەها مرتەباتێ چەندەها جێ کابرا ڕێکوپێکە بە تەرتیبە شروط صحی تەواو بەڵێ زۆر دروستە و زۆر سەتاسەتە کەوایە تۆ کەفاڵەتی هەمووان کەفاڵەتی بەڵام هەشا ئەو کاتی ئەوە ئیشی جەماعەتی تەندروستیە ئەو کاتی شروتەکان لەسەر جێبەجێتەکە بە سەبارەت بە ڕەنگەکان و سەبارەت بۆ تامانە هەمووی کوالەتی کۆنتترۆل هەموو شەهادەی مەشەئی لەگەرە هەمووی لە کوالەتی کۆنتترۆل دەرنەچێ مستەحیل لە داخلی عێراق نابێت لێ حدودێتەوە تۆ کاسبکاری لەو بوارەدا کار دەکەی و دەزانی شەربەتی باش چییە شەربەتی خراپ چییە پێم بڵێ بەڕاست ئەو شەربەتانەی کە دەفرۆشرێ بەرهەمی خۆمانن هەمویان باشن هەمویان خراپن خراپەکەی کامەیە و باشەکەی کامەیە خۆی جەنابەت میدیاکاری زۆر جار گرتە ڤیددیوەیەک لە تۆڕەکانی کۆمەڵایەتی جە بیستراوە بیندراوە بە هەر جۆرێک بڵاو دەبێتەوە خۆی نابێت هەڕووی شک بێکەوە بسووتێ یەک حالەت هەیە ئەمە بە هیچ جۆرێک ویژدانن یعنی ئینسان قسە بکە ناڵین هەمووی 100% ئەوەی کە شەربەت دەفرۆشێ بەکرد خواردن بێ ئەوە نە بەڵام ئەمە دەڵێن ئەوەی کە لە لای ئێمە هەیە ئێستا زۆر خەڵک هەیە داوای هەندێک شت دەکات مەسەرەن تۆزە حازرە لەوە شەربەتی اینجارێک لە وڵاتانێ بەبێ ناوهینان لێرە وەرە بگەڕێ گەردیتەوە بەدەست نانی هەیە تۆزە بەس بەڵێ هەیە لە تۆ بک ئەگەر بچی لە بازار بگەڕێ ئەوە هەیە بەڵام ئێستا ئێمە ئەوەی کە مەسەن لای ئێمە تەعم هەیە ئەو وڵاتانەی کە لە کۆنتترۆل لە گومرگ دێت تێپەر دەبی دەردەچی ئەوانەیە دیارە لێرە شتەکانی مارکەتان دەبینم بەڵام ئەمە قسە لەسەر ئەو شەربەتانە دەکەین کە ڕۆژانە بەڵێ ئێمەش دەڵێن کابرایەک لە ماڵەوە چووە ڕنگ و ئاوی تێکەر کردی و شەکری تێکردی لە بەیانیەکەوە لەسەر جادە داینا و ڕۆژی لێداوە کابرا دەچی دەیخوا ئێوارە تووشی تەستە سەمونگە تووشی حاڵەتێک دەبی بەڵێ ئێمەش دەڵێن دەبی وەزارەتی سەحا بە دوواداسوونی زیاتر بکە بەڵام ئەوەی کە لەکنە ئێمە هەیە ئەمە دەتوانین دڵنیایی بدەین و هیچ گرفت شەربەتی باشیش هەیە خەڵکێک شەربەتی باش بەڵێ ئێستا شوێن هەیە چ مەوادێک چاکە و باشە لێرە هەموو خراپ نییەکەوە نەخێرەوە بێ هەمووی بەیەکەوە سووتان زوڵمێکی گەورەی
شتێکی زۆر لە دوکاندارەکانی شربەت فرۆشان دەڵێن شربەتەکانمان شربەتی باشە بەشی زۆری لە بەرهەمی خۆمانە پێکاتیە تۆ چ دەڵێ سەبار من باوەڕ ناکەم لەبەرەوە تۆ 3 کیلۆ هەناری ئەو کە لە عسارە بدە لێ دەرناسی تر ئەو شەربەتانە ئەمە تەجروبەمان کردیا وشی قیسە کە گەرم دەبیتەوە لە شوێنێکیان دەڕژێتن هەربێزی دەبیتەوە دەرەوەکووە منەوەم خواردیا ینی بەچووری تۆ باش سیخەم پێ نیە لە مارەش نایخۆین و کەسیشمان نایخۆین باشە هەموو خەڵکە دەیخوا چۆن دەبێت تۆ ینی ئەو ینی وەزارەت دەڵێ حکوومەت دەڵێ شربەتەکان ئێمە پشکنینمان بۆی کردووە بەکە لە خواردن دێ بەڵام ئەوە دەگەڕێتە سەر هاوڵاتی دەیخوا یاخود نایخوا چ دەڵێ لەو وڵی هاوڵاتی بەڕاستی ینی جێنادات زۆر شت هەیە ئەخوا ینی وەکو برین پاقلاوی باباسکن پاقلاوە بینی ناو زامخانەیدان درێ بە جوانی بە پاکژی هەر دەستی تەماشاکە لەسەر عربانەی بە تۆز و بە خوبار و بۆ شتانە ئەخواتن ینی هەڵەیە بە بۆچوو بەرێ ینی هیچ حەتی خۆیان نە شەربەتەکە ناخۆی بە خودای من یەک لەبارە خۆم پێش ئێستادەم خوارد بەس بەڕاستی نایخۆم ئێستا نایخۆی تۆ هەر باشترین شەربەتیانە من دارێ من باشترین شەربەتیانە لە بازاری ناکیان بۆ خودای نەخورا ئەوەی مایتەوە قیسەک مایتەوە هەر نەخورایە پاشە ئەو دەمی درت تێنیە لەی خۆی قیسەک ئەوە دەبی یا پاشە دەرەکو ئەوم خواردە ماڵی شەربەت دروستکە مێژی ئەوەندە مێژەی دەینی لە ناو ئەسارەیە کات و ئەی کاتە شەربەتە چخۆش یانە مۆزی دەینی لەگە شیری شیر مۆزی ماڵەوە دروستکەی باشترە زۆر زۆر لە ماڵەوە دروست ئەمن لە ماڵەوە دروست دەکەم و زۆر بە تاکیدیش خزمەکانیش هەموو عالەمیش ئەزانی لە مانجی ڕەمەزاندا بازاری شەربەت زۆر باشە بەڵام بەشێک لە شەربەت فرۆشەکان بەس بیر لە جیرفانیان دەکەنەوە ڕنگ و ئاوی تێکەر دەکەن لەگەڵ هەندێک شەکر دەڵێن وەرە شەربەتی باش بخۆ ئەوهانیە لە هەماکاتدا هەر شەکر و ئاو ڕەنگەکە نییە بەڕاستی مێژی تێدایە کەمێک شەکری تێدایە ئەو شەربەتەکەمانە و بەرهەمەکەمانە زانە چۆن بەجێهات و ئامێرێکی زۆر جوان چۆن دڵنیابینەوە پاک و خاوێنە ینی پاک و خاوێنەکەی فەرموو تەماشاکە سێدێکە ئەو دەبەکانمانە ئەوە دەبەکان یەک جار بەکاردێ فڕێ دەدرێ فڕێ دەدرێت جاری دوم لێ نادرێتەوە بە حیاتی دوای دێتە ناو مەچینەی هەموو بە ئامێرێکی باشە تۆ پێم بڵێەوە لە لای ئێوە ئامێر هەیە دەیبینەوە خەڵکێک کار دەکات دەمامکیان بەستووە تا ڕادەیەک لایەنی تەندروستی پێیوە دیارە ینی پاک و خاوێنیەکەی بەڵام گرنتی هەیەەوەی لە بازار هەبێ و شەربەت هەموو شەربەتێکی پاک بێ شەربەتێک بیکە سەلامەت بێ خەڵکێک بیخوا تووشی سەر ئێشە نەبێ تووشی جەڵتە نەبێ ئەمە ڕۆژانە سەردانمان دەکەن جەماعەت سەعیدێنە لای ئێمە شەربەتی دەبەنە فاز مختبەری هەر شەربەتێکی دەرنەچی دوکانەکە قەپات دەکرێ و غرامەژ دەکرێ لە هەما کاتا لە خوای بەزادی ئێمە سەرکەتووی دەرچوینە لە فاز لە مختبەری ڕۆژانە دێ باشەوە چی ئەو گرتە ڤیدیۆیانە بڵاو دەبتەوە منجەڵێکی گەورە فەردەک شەکر دار و بەرد ئەوە چی ئەمە ڕاستیان ڕاست نییەوە خۆی میدیا بەڕاستی زۆربەی جاران غەدر لە ئێمە دەکات شوێنەکە ئەوهانیە یەکجار میدیا ئەوهای براو دەکاتەوە خۆ نێوە سەردانمان بکەم زانە چۆن دەیگرینەوە چۆن دەکرێت دوای من بەشی مختبەرمان هەیە بەشی سەعامان هەیە بەشی چاودێریمان هەیە کە ئەمە چۆن دەگرینەوە چۆن دەگرینەوە ئێمە کە شەربەت دەگرینەوە میێوەش ئەتو لە تانچێکی ئەوها حتمما دەبی تۆزەک شەکری تێکەی تۆ لە ماڵەوە بیگریەوە لە حەسارێک بیگریەوە هەموو شەکر نییەکەوە هەموو شەکر نییە ئەگەر هەموو شەکر بێ کەواتە هەر ناخورێتەوە کاتەکانی چیە شەکرا تۆزێک ڕەنگە باقیت کە ئاوە ئەویت کرد مێوژە سروشتیە سروشتیە دەبی شەربەتێکی زۆر جوان دوای هەموو قیاساتە هەر ئەوە نییە تو برێ هەموو شەکرە و میدیا بەڕاستی غەدرەکی زۆر لە ئێمە دەکا هەموو میدیاک ڕاستەکان بخین بزەبەت هەموو میدیاک نا بەس هەندێک جاری میدیا قەدر لێمە دەکا ڕاستی پێت وایە شەربەت بەبێ شەکر پێک بێ دەرناچێ دەرەسی بەستامەکە یەک جار خۆش ناوێت تۆ لە ماڵەوە کە دەیگریەوە لە حەسارێک حتمما تۆزەک شەکری تێ چەند ساڵە ئەو کارە دەکەن تقریبا 12 ساڵی مە و کارە دەکەن هەر بۆ هەولێر یان بۆ دەرەوە دۆ هەموو هەولێر دەکەین نعیەکان هەموو لە ئێمە دەبین دوای ئێمە جملە چینە ئێمە ئەوە نین نەبینن کابراک دێ دوو دەبە و دەڕواتن ئێوە بەرپرسی چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراکەن ئێستا خەڵک نازانێ ئەو شەربەتەی کە لە بازار هەیە لە دوکانەکان هەندێک جار لە ماڵەکان دروست دەکرێت بەڕاست ئەو شەربەتە
بە کەلە خواردن دێت خواردنەوە دێت یا خود نایێت بەڵێ هەموو ئەو ساردەمەنیانێکەوە شەربەت دروست دەکەن کە مۆڵەتیان هەیە لە لایمە بەکەم نمونەیان لێوە دەژێت بۆ پشکنین کێشەی تەندروستیان نییە تەنها ئەوەی کە هەیە پێدام بڵێم کێشەی تەوزعکردنە بەڕاستی هەموو ساردەمەنیەکانمان ئاگادار کردوکەوە بە هیچ جۆرێک نابی تەوزع بکەن چونکە ئەوانە معمەل نین ساردەمەنی تقریبا 2 ڕۆژ پێش ئێستا هەموو نمونەیان لێوەرگیرایە نێردرا لە بۆ تاقیەکەی تەندروستی گشتی هەولێر ئەنجامەکە ئینشاڵڵا بۆ ڕۆژان دەدەچێت باشە کەوا ئێوە چاودێری بازرگانی و سەلامەتی چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراکن ئێوە دەڵێن کێشە لەسەر ئەو شەربەتە نییە ئەگەر کێشەش هەبوو ئەمە بخۆمە ئیجرات دەکەین بەڕاستی پێموتی پێش پشکنین دەکرێت هەموو ساردەمەنەکەن ئەو ماوادانی کە بەکاردێنین ماواد کەلوپەلی سەرەتاییەکان پشکنینیان بۆ دەکرێت و موافقاتی وەزارەتی وەدەژیرێ ئەوجا بۆیان هەیە بەکاربین هەروەها ئەو شوێنە لە ڕووی پاک و خایانیەوە تیمەکانمان سەردانیان دەکەن هەروە ئینتاجەکەش کە دروست دەکرێت باسم کرد پشکنیان دەکرێت ئەوجا ئەگە دەرچوو بە کەلکی خواردن هات ئەو بۆیان هەیە بفرۆشن باشە ئێوە دەستان بەسەر هیچ بڕێکدا گرتبێت کە نەشیاو بێت بۆ خواردنەوە تقریبا لەگەر بیدایەتی ڕەمەزانی هەموو تیمەکانمان سەردانی ئەو مارکێتانیان کردکەوە شەربەتیان وەرگرتێ لە ساردەمەنیەکان ئەوانە بۆیان نییە تەوزعکەن تەنها لە شوێنی خۆیان بۆیان هەیە بفرۆشن ئێستاش ئەو کێشە هەیە دەبین لەسەر جادە زۆر جار ئەو شتە هەیە بەڕاستی بەس ئەوە کێشەی شارەوانیەکانە پێویستە ئەوان ئەو سەرپێچیانی سەر جادەکان ئەوان لایەن بن باشە کەوای ئێوە ڕێنمایی دەدەن بە هاوڵاتیان هەر شەربەتێک کە لەسەر شەقامەکان بفرۆشرێت جێگای ئەوە نییە کە ینی سەلامەتی 100% ئەگەری زۆر هەیە لەوانەیە لە شوێنێک مجاز نەبی دروستکرێتن و لێ لەسەر شەقامەکان هەیە ئەوەش بێموتی سەرپێچێ هاوڵاتیان ئاگادار دەکەن و کە بە هیچ زۆرێک لەسەر شەقامەکان شەربەت نەکردن هەروها لە مارکێتەکانش ئەگەر بێت و ئەو شەربەتانە شەربەتی دروستکراوی خۆماڵی لەوێش نەکردێتن بەڕاستی ئەوانە ڕێگەیان پێ نەدرا بە هیچ زۆرێک تەوزع بکەن تەنها لە شوێنی خۆیان باشە پێم بڵێ ینی ئەو دنیای کێوە دەدەن بە خەڵک چەندە ینی گەرنتی ئەوە هەیە پێکاتی ئەو شەربەتانە پێکاتەیەکی سروشتی بن زیانی بۆ کەسێک نەبێت کە نەخۆش بێت شەکرەی هەبێت چوزانم دەیان نەخۆشی زۆر بە جۆر هەیە دەزانی مەوزوعی شەکرە و نەخۆشی تر ئێستا بموتی ئەویان پەیوەندی بە لایەنی تەغزیە ئەوەی مەکە باز دەکەن سەلامەتی خۆراکە ینی ئەو سەلامەتی تێدایە سەلامەتی بەکەلکی خواردن بێتن ئەوەکو ئیشی مەیە بەڵام مەوزوعی شەکرە و ئەوە مەوزوع عشکەیە مەوزوعی تەغزیە پێدەوترێتن ینی لەوانەیە بۆ هەم کەسێک نابێتن ئەو کەسە بەخۆی پێویستە ئەو جۆرە شەربەتە و ئەو جۆرە خواردنانێک کە لێ مەنعکرایان نەخواتن ئەو کە دکتۆر پێوتیە باشە بەڵام هەندێک جاریش کە لەم لاولەو لە باسدەوە دەکرێت دەڵێن شەربەتی خۆمانە ئەوانەی کە لە کوردستان دروست دەکرێت خراپ بێ هەندێک جار دەڵێن غەدرە لە بەرهەمی خۆمان دەڵێن ئەو شەربەتانەی لە دەرەوەش دێن کەس نازانێت لە چی دروست کراوە ئەوانیش بە هەمان شێوە بەرهەمی سروشتی تێدا نییە هەمووی لە دەرمان و ڕنگ و شەکر و لێمدوزی بەکار دەزانی پێموتی مادە سەرەتاییەکان هەموو مادەکان لێرە دروست بکرێت ئەو مادانی کە بەکاری لە بۆ شەربەت پشکنینیان بۆ دەکرێت و هەر ئەو شەربەتانێکە لە دەرەوەش دێ بە هەمان شێوە پشکنیان بۆ دەکرێت ئەگەر دەرچوو بە کەلکی خواردن بێت ئەو کاتی بۆیان هەیە بفرۆشن بەڵام ئەوەی کە تو باز دەکەی مەوزوعی شەربەتی دروستکرا و شەربەتی خۆماڵی ئەوە دیارە واضحەکە هەمومان دەزانین ئەو شەربەتانەی کە هەیە لە بازاڕێ شەربەتی دروستکراوە بەڵام مهمەکە ئەوەیە ئایا ئەو مادە ئەو پێکاتانی کە تێیدا ئایا بە ڕێژەی ستاندەراتی عراقیە و عالەمیە یاخود نا ئایا ڕێژەی پێکات ئەو مادانی کە تێیدا تا چەند گونجاوە پێی مواصفاتی عراقیە نا ئەوە لەلایەن تاقیەکەی تەندروستی گشتی کە پشکنین لۆ دەکرێت ئاگادار دەکرێنەوە ئەگەر بێت و لە هەر کەم و کوڕە شەو لە پێکاتەکەی ئەو کاتی ئەمە ئیجرات خۆمان دەکەن و تیمەکانمان دەست بەسەر ئەو شەربەتانە دەگرن ناوی دەبن بۆ خۆت ئەو شەربەتانە دەخۆیت ئەمە جار بەجار خواریتم ڕاستی ئەگەر دەرنەچی ئەگەر دەرچی کات کێشەی تەندروستی بەڵێ دەیخۆم بەس پێم وت ئەوەی کە کێشەیە کێشەی ئێمە کێشەی تەوزعکردنی لە مارکێتەکانە بەڕاستی چکە ئەگەر بێت و ئەوانێت تاقی ئینتاجی گەورەیان نییە بتوانن وەکو کارگەر لە شوێنێکی بچووک ئینتاجی تەوزعکردنەوەیان بکەن بەبێ ڕێنمایش بۆیان نییە بە هیچ شێوەیەک ئەوان تەوزعکەن بۆ خۆشم بەڵێ لەبەرەوەی گەر شتێک بەخۆم نەیخۆم چۆن دەبگەڕم هاوڵاتیش بخوات. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەو شەربەتەی کە ئێستا لە بازار دەفرۆشرێت دەڵێن ئەو شەربەتانەی کە لەژێر چاودێریدان و لەژێر کوالیتی کۆنتترۆل پشکنینیان بۆ کراوە دەرچوونە
شربەتێکن سەلامەتن و دەکرێت هاوڵاتیان بەکاری بێنن لەگەڵ ئەوەشدا هۆشداری دەدەن بە هاوڵاتیان ناکرێت هەر شربەتێکە لە سەرشەقام دەفرۆشرێت و مێژوەکەی لەسەر نەبێت و سەرچاوی دروستکردنی شربەتەکەش دیار نەبێت باش نییە ئەم شربەتە بەکار بهێنرێت بۆ خواردنەوە دەڵێن گرنگی ئەو شربەتانە لەوەدا کە سەرچاوەکەی بزاندرێ و مێژووی ئەو شربەتانەش بزاندرێ بە پێچەوانەوە بەکارهێنانی ئەو شربەتانە و تەواوی ئەو شربەتانش کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێت ئەگەر مێژوەکەی بەسەر بچێت و سەرچاوەکەی دیار نەبێت باشترە نەخورێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست